گەر بتەوێت سەردانی ئەم خواردنگەیە بکەیت دەبێت تا 4 ساڵ چاوەڕێ بکەیت. نهێنیەکەی چییە؟ ڕەنگە چانسی کەسێک بۆ گرتنی مێزێک لە هەندێک خواردنگەی بەناوبانگدا قورستر بێت لە چانسی ناوتۆمارکردن لە زانکۆیەکی بەناوبانگی وەک هارڤەرد. نانخواردن پێویستیەکی ڕۆژانەیە و بەشێک لە خواردنگەکانیش ناوبانگێکی باشیان بۆ خۆیان هێناوە بە شێوەیەک لە بەشێکیاندا. خەڵک دەبێت زۆر چاوەڕێ بکەن، هەندێک جار چەند مانگێک یان ساڵانێک بۆ ئەوەی چانسی خواردن لەم چێشتەخانەیە بەدەست بهێنن. لە نێو ئەم چێشتخانانەدا و بە دیاریکراوی لە وڵاتی بەریتانیا خواردنگەی بانک تراڤێن هەیە کە لیستی چاوەڕوانی بۆ ئێوارەخوانی ڕۆژی یەکشەممە بۆ زیاتر لە 4 ساڵ درێژ بووەتەوە. بانک تراڤێن خواردنگەیەکە لە شارۆچکەی بریستۆلی بەریتانیا کە لە مانگنامەی خۆراکی ئۆبزەرڤەردا وەک باشترین ژەمی ئێوارەی یەکشەممە ناسێنراو. لە ساڵی 2008دا خەڵاتی باشترین خواردنگەی پێبەخشرا. هەروەها لە نێو چێشتخانەکاندا ئاڵاین دوکاس لە سویسرا و ئۆستێریا لە ئیسپانیا و نۆما لە ژاپۆن و سیلێنسیۆی 2 لە ئیتالیا و ئێسجی لە ئەمریکا یەکێکن لەو شوێنە بەناوبانگانەی کە دەبێت لە چاوەڕوانێکی زۆردا بمێنیتەوە بۆ ئەوەی چانسی سەردانیکردنت هەبێت. بەدەستهێنانی دەرفەتی ناخواردن لە یەکێک لەو چێشتخانانە پێویستی بە پلانی پێشوەختە و گرتنی پێشوەختە هەیە. بەو پێی مێزەکان زۆر بە خێرایی دەگیرن. هەروەها ڕەنگە گرتنی مێزێک ڕەت بکرێتەوە بەهۆی پڕبوونی پێشوەختە.